ئێمە لێرە بۆ نمونە لە دەرەوەی زۆرین گەنجەکان بە تایبەتی پیاوان باشە 5 بۆ 40 ساڵە بین باشە 35 بۆ 40 ساڵ لەبارەی مادیەوە هیچ کێشەیەکمان نییە بەڵام بۆ زەواج دواکەوتوین گوناحبارە بین زۆر بەمان هەیە چاوەڕێی ئەوەی نەڵێنکەی بە جنسێ قەنەعەتمان بەوە نییە خێزان بێنین بۆ ئێرە ئەمانەیە بچین بۆ کوردستان چاوەڕێی جنسەیەکەین یاخود بە شێوەیە لە شێوەکان نەڕەخساوە بگەڕێینەوە بە یەکجاری بەڵام قەنەعەتمان بەوە نییە خێزان بێنین بۆ ئێرە ئەمانوێ هەر لە کوردستان یعنی بۆمان ڕێبکەوە بگەڕێینەوە ئەم مودەیە ئێمە گوناحبارە بین کە لە کاتی خۆی لا ئەیات وڵای ترەڵێن ماز بە کاتی خۆی و نازام مریش بە کاتی خۆی گەنجەتی ئێوە ئەگەر تەجاوز کا بەرەو 40 و بەرەو 50 ئەمانە بڕوا و کاتە تام لە زەواج نابین و ئازانم ینی خۆ خەسارکردنە بە دیار ئیقامە و بە دیار ئەوروپاوە دابنیشی زەواج نەکەی وڵات چییە جارێ ئیقامەم بۆ نەهاتوەتەوە یان جوابم بۆ نەگرتووە یا جارێ کاتم نەهاتووە طبعا ئەگەر تووشی گوناه بیت بە هۆکاری ئەوەی کە ژنت نییە تاوانبارە بیت ئەگەر توش نەبیت بەڵام ئەگەر توش نەبیت و خۆت سەبرت هەبێ و خوای گەورە ئیمانێکی بەهێزی دابێت حتما تاوانبار نابی ئەتوانێ و کاتە بیتەوە لە کوردستان زەواج کرد إن شاء الله بارك الله فيما مصايبان تانكا برا بخوا خاوة تمامي جنيا شاق ناهيني إن شاء الله أخوة بما ناسانك أو بتاني آسانك بخوا بس بيها أو بخوتان بتانيا بخونو آخر شيء كإما مصاعفوك أو جلي إما ينسى كوتونة أو وزئك ونازانين يعني لهر دولا بوين لهر دولا يعني براسية ما لهر دولا بوين يسا من بس نصيحة موي أو كجوي لي ما جنجا تکایە بمێن بۆ ئەوروپا بەس ئەوە نا چونکە ئەو تازە خەڵک ئەڕوا لە ئیجێ ئاخن کێبرا عەزیزەکەم تازە خەڵک وا لە ناو بەخیرە و لە ناو چوپایە تۆڵی چی براگەم و خەڵکە بە قسەی تۆ ناکە ئیسا دەمی بکەیتەوە وەڵی باشای بۆ خۆت ڕۆیشەی بۆ خۆت نایتەوە لە خۆتی ژوەرەوە ئاخر ڕاستەکەی ئەوە غەڵەتەکەی ئەوەیە ئێمە خۆمان تازە وەکو ئەوان بووین بەڵام ئەوەی کە بێت لە 15 بۆ 20 ساڵدانێکە لە تەمەنی ئەڕوات يعني ئەمە هیچ ئەمراولایەکی تیان نییە 15 بۆ 20 ساڵی تەمەنی ئەڕوات والله تبرا شرینەکەم چی بکەم خوای گەورە کاتان ئاسان کا و بە ئاسانی بگەڕێنەوە خاک و نیشتیمانی خۆتان یا ڕەب